بەتەکیید دۆخی پەرلەمان تا ئێستا با بڵین نازانم لە ئێستا بەدواوە ئەتوانم بڵم دۆخێک بۆ هەم پەرلەمانتاران هەم دەستەی سەرۆکایەتی هەم وەکو موسسەیەکی نوێنەرایەتی لە هەرێمی کوردستان لە ئاستی تمۆحی هاونیشتیمانیان نەبووە کە لە ئاستی تمۆحی هاونیشتیمانان نەبێ بە ئەتیبار ئەتوانم بڵم لە ئاستی تمۆحی نوێنەرانی گەلیشانە بۆیە گلەیی و گازندە هەیە هەم لە شێوازی کارکردن هەم ئەو بارودۆخەی بەڕاستی بەشێکی پەیوەندیدارە ڕەنگە بڵێن بەوەی کە دەستەی سەرۆکایەتی ڕۆڵیان بینی بێ لە بەرنامەی کار و لەو بابەتانە بەشەکەی تری ئەوەیە کە هەندێک بارودۆخی تایبەت وەکو ڤایرۆسی کۆرۆنا ئەوانە هاتووەتە ئاراوە بە شێوازێکی گشتی ئەتوانم بڵێم ئەدایەکی باشمان نەکردووە تا ئێستا تەمەناکەین لە ئێستا بەدوا ئەدایەکی جوانتر و باشتر بکەین. خۆت باسی کۆمەڵی هۆکار بەڵام کامە هۆکار بە هۆکاری سەرەکی ئەم دۆخی ئێستای پەرلەمان نەزانێت چ شتێک هۆکارەکە پەرلەمان و خۆ دەنی ڕۆڵی سەرەکی خۆی نەبینێ لە ڕاستیدا با بڵین گرژی نێوان لایەنە سیاسیەکان یا با بڵین تەبایی نەبوونی لێوان لایەنە سیاسیەکان لە سەروی هەمووی شێوە نێوان دوو هێزی دەسڵاتدار کە هەریەک لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە کە سەرۆک و جێگیریش لای ئەم دوو پارتە سەرەکیە بۆیە وای کردووە بەڕاستی گرفتەکان قوڵ بێتەوە و بە جۆرێک لە جۆرەکان پەرلەمان نەتوانێت ئەدای واجبی خۆی بکە ئەتوانم هەر بڵێم لێک نزیک بوونەوە یا با بڵین چارەسەرکردنی مشکیلەی ئەم دوو پارتە سیاسیە کە دوو پارتی دەسڵاتدارن نەک لە پەرلەمان لە حکوومەت و ئەتوان لەسەر جەمجومگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان و تەنانەت ئەتوانم بڵم لە گەندەڵیش دیسانەوە حکومڕانی یەکەن ناڵم بە شێوازێکی کولی 100% و دوو حزبە بەڵام بە شێوازێکی جزئی یا باڵم پشکی شێر بەر ئەو دوو حزبە دەکەوێت دەبێت کاتێک کە ئیسلاحەکەن ئەو دوو حزبە زۆرترین ڕێژەی گەندەڵیان بەرکەوتووە لە ڕابردووە لە ئێستادا بۆی ئەم دوو حزبە دەبێت زەمینە سازی بکەن لێک نزیک بوونەوە بکەن هەم بۆ ئەوی لە پەرلەمان بتوانن وا بکەن کە پەرلەمانێکی ئەکتیڤ و کارا و ڕقیبێکی باش بێت بەسەر حکوومەتەوە و هەم بتوان لە حکوومەت میکانیزمەکانی تەطبیقکردنی چاکسازی ئەوەلەن بەسەر خۆیانەوە سانیان بەسەر خەڵکی ترا تەطبیق